دوولافاوەکەی چەند مانگی ڕابردووی شاری هەولێر پرۆسەی هەموارکردنەوەی ماستەر پلانیان خێراتر کرد. لە ماستەر پلانەکەدا ڕەچاوی ڕێڕەواویە سروشتیەکان بۆ ڕێگریکردن لە لافاو دەکرێت تا چیتر کارەساتی تراژیدی هاوشێوە دووبارە نەبێتەوە. ئەوترێ ئێستا جۆرێک لە ناڕێکی لە شارەکانی هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتی لە هەولێری پایتەخت. ئەمێ بزانم چۆن ماستەر پلانی هەولێر ڕێک دەخرێتەوە و هەموار دەکرێتەوە، چۆن وا دەکرێت کەوا هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا هەست بکەن کەوا پرۆژەکان بە پێی ماستەر پلان و نەخشە دەڕۆن بەڕێوە. لەسەرم بابەتە بن کۆڵکاریشی وردەنجامەدەین لەگەڵمان بن. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان دوای 13 ساڵ بۆ یەکەم جار ماستەر پلانی هەولێر هەموار دەکاتەوە. ئەویش دوای چەندین دانیشتنی هاوبەش لەگەڵ ئاژانسی جایکای یابانی کەوا پسپۆڕەکانی لە هەموو سێکتەرەکان بەشدار دەبن بۆ هەموارکردنەوە و داڕشتنەوەی ماستەر پلانێکی تۆکمە کەوا تا ساڵی 2025 هەموو حساباتێکی وردی تێدا کرابێ. هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بەشی زۆریان ماستەر پلانیان هەیە یا ماستەر پلانیان لە بواری جێبەجێکردندایە، لە بۆوانیش پلانی تایبەتمان هەیە. بڕیار وایە ماستەر پلانی نوێی شاری هەولێر لە ماوەی 3 ساڵدا هەموار بکرێتەوە بە پێی و پێشنیازی کە کراوە. قۆناغی یەکەم تا ساڵی 2030 تەواو ببێ، قۆناغی دووەمیش تا ساڵی 2050 تاو بکرێ و ماستەر پلانێکی نوێ بۆ شاری هەولێر هەبێ بە پێی فراوانبوونی شاریش گۆڕانکاری تێدا بکرێت. هەولێر هەڕەمەچی فراوان نەبووە لە چوارچێوەی ئەو ماستەر پلانەیەک لە ماوەی کوردمەودایدا لە بۆ 2030، بەڵام پێویستیش بە هەموارکردنەوەی لەو جۆرە دەکا. ئەو کارە ئەو تیمانەی کە کاریان کردێ لەو بابەتە بە تاکید ئەنجامی زۆر باش و ئەرێنی دەبیتن و لە ئایندەشدا بە هەموارکردنەوەی ماستەر پلانی هەولێر دەتوانرێت حکوومەت لە هەموو سێکتەر و مەجالەکاندا خزمەتی باشتر و چاکتر پێشکەش بکاتن. ماستەر پلانی پێشتر لە 500 ساڵ پێش ئێستا کاری تێدا کراوە. لە ساڵی 2009دا پەسەند کرا، بەڵام نەتوانرابوو پێشبینی کۆمەڵە گرفت بکات بە تایبەت لە ڕووی فراوانبوونی شار و شوێنەکانی نیشتەجێبوون و چۆنێتی گەیاندنی خزمەت گوزاری بۆ ئەو شوێنانە. بۆ نمونە زەویەکانی هەشتی حەسارۆک کە نزیکەی 16,000 پارچە زەوی دەبن لە بەشی خۆرەڵاتی هەولێر و لە نزیک ڕێگای کەس نەزانە ماوەی چەند ساڵێکە دابەشکراون، بەڵام هیچ پرۆژەیەکی خزمەت گوزاری بۆ دابین نەکرابوو. بۆیە وەک دەبینن چەندین ساڵام زەویانە بەم جۆرن، بەڵام لە ئێستادا تەواوی پلان و دیزاینی خزمەت گوزاریەکان ئامادە کراون، چی تر وەکو پێشتر نامێنێتەوە. بەپێی یاساش دەبێت لە 130 هەرگەڕێکێکی نوێ ئاوادان بکرێتەوە، هاوڵاتیان تێیدا نیشتەجێ ببن. ئەو کاتە لایەنی پەیوەندیدار خزمەت گوزاری زۆر بزۆرەکانی پێدەگەێنێ، بەڵام تایبەتمەندی دراوە بەم زەویانە. وەکو دەزانین کەرتی هەشتی حەسارۆک لە 5,000 دۆنم پێکاتووە. شەقامەکان پانیان لە 20 مەتری و 15 مەتری و 30 مەتری و 40 و 60 لە خۆی دەگرێت. دەتوانین بڵێ درێژی شەقامەکان 185 زیاتر کیلۆمەتر دەبێتن. توانیمانە دوو پرۆژە تاکو ئێستا ئەنجام بدەین. پرۆژەیەکیان بۆ کاری خۆڵکاریمان کرد بۆ شەقامە سەرەکیەکانی وەکو 40 مەتری و 60 مەتری. پرۆژەکە خرایە بواری جێبەجێکردن و تەواو بوو. پرۆژەی دووەم هەستاین بەکاری ڕووپێوکردن و دیزاینکردنی کەرتی هەشتی حەسارۆک بۆ گشت شەقامە ناوخۆییەکان کە توانرا لە ئێستا وەکو قۆناغی یەکەم کاری ڕووپێوکردن پەسەند کرا و تەواو بوو ئێستاکە لە قۆناغی دیزاینکردنی. زۆر باشە. پلان چییە بۆ داهاتوو؟ واتە چیتر ئەەکەن بۆی کە ئامادەکاری زیاتر بکرێ هەوڵاتیان کە هاتن ویستیان خانوویەک دروستکەن لەو پارچە زەوی خۆیان کە هەیەە خزمەت گوزاریان هەبێ. حتمما ئێمە کە کاری ڕووپێوکردنمان پەسەند کرد دەتوانن هاوڵاتیان ڕێپێدان وەربگرن سەبارەت بە گەیاندنی خزمەت گوزاری. ئێمە قۆناغ بە قۆناغ کەشف و دەرخستە ئامادە دەکەین و بەرز دەکەینەوە بۆ سەری خۆمان. لە کاتی وەرگرتنی ڕەزامەندی ئێمە دەتوانین پرۆژەکان بخێنن جێبەجێکردن کە هەموو سەکتەرەکان لە خۆ دەگرێتن لە بڕگەی ئاو و ئاوەڕۆ و کارەبا و شەقام. زۆر باشە. لێرە فەرمانگەیەکتان لەسەر زەویەکە هەیە بێگومان وەکو بینەی جەنابتان و سەرپەرشتیاری پرۆژەکان لێرە پێم بڵێ بۆچی تا ئێستا نزیکەی 229 کەس هاتوون ناوی خۆیان تۆمار بکەن. ئەی ئەوانیتر لەکوێن خاوەنی ئەو هەموو زەویە لەکوێن یان
فرۆشتویانەتەوە بە کەسانێکی وا هەیە هەفتە پارچە زەوی خۆی هەیە. بەڵێ دەتوانین ئێمە بڵێن ئەو لەبەرەوەی هەتاکو ئێستاکە ڕێکدان بە شێوەیەکی فەرمی نەکرابەوە بۆیە خەڵک نەدەهاتنە پێشەوە بەڵام لە کاتی ئێستادا کە دەنگۆی ئەوە بڵاو بۆ کە دەتوانن ڕێپێدان وەربگرن بێگومان پەیتا خەڵک دێت بۆ ڕێپێدان دروستکردنی خانە. واتە ئێستا خەڵک لەوەی ڕێپێدان بڕیار خزمەتگوزاری دراوە زۆرەوە ئێستا کە مەسەحکردنەکەمان پەسەند کرد دەتوانن هاوڵاتیان ڕێپێدان لە بەڕێبەراتی شارەوانی چوار وەربگرن. پەسەند نەکراوە؟ پەسەند کراوە. ئەوەش دوای سەردانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دێ کە لە ساڵی ڕابردوو بە شێوەیەکی مەیدانی سەردانی زەویەکانی کرد و ئاماژەی بەوەدا کە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانی ڕاستپاردووە لە شوێنەکانی دیکەش کێشەی هاوشێوە چارەسەر بکەن و خزمەتگوزاری پێ بگەێنن بەوەی لە کاتێکی زوودا ئاوەدانی لەو شوێنانە دەست پێ بکات. ئەم کێشانە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بکەن و ڕێگە بەو خەڵکە بدەن کە زەویەکانیان پێدراوە بۆ ئەوەی دەست بە ئاوادانکردنی زەویەکانیان بکەن هەروەها بۆ گەیاندنی خەدەماتیش ئەو شێوازەی کە پێویستە و دەکرێت ئەو خەدەماتانە باشترین شێوە بۆ ئەم زەویە دابین بکرێ. دوای چەند ڕۆژێکیش لە سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەی خزمەتگوزاری هەشتی حەسارۆک کە پێک هاتووە لە سەرجەم فەرمانگە خزمەتگوزاریەکانی وەک کارەبا ئاو ئاوەڕۆکان و شارەوانیەکان کراوەتەوە. دەکەوێتە سنووری زەویەکانی ئەو کارتە ئەنجامدانی کار ئاسانیە بۆ ڕایکردن و کاروباری هاوڵاتیان. ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە مانگی ئۆکتۆبەری 2022دا بڕیاریدا بە تەرخانکردنی 371 ملیۆن دینار بۆ ئەوەی دیزایانی ئاو ئاوڕۆی زەوی هەشتی حەسارۆک تەواو بکرێ. هەروەکو لە 18 پێنجی 2022دا وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کەواش زەویە بازرگانیەکانی هەشتی حەسارۆک بفرۆشرێ. هەر بۆ مەبەستەش تا ئێستا پارچە زەویەکی 3000 مەتری بابڕی نزیکەی 2 میلیارد دینار فرۆشراوە بۆ ئەوەی خزمەتگوزاری خێراتر بە زەویەکانی هەشتی حەسارۆک بگات. بەڵامەوەی گرفتە پرسی دابینکردنی ئاوی خاوێنە بێجگە لە دۆخی ناچاری بەڕێبەرەتی ئاوی ژێرزەوی هەولێر دژی لێدانی بیری ئاون. سەبارەت بە زەویەکانی هەشتی حەسارۆک 16,000 پارچە زەوی کە بڕیار دراوە خزمەتگوزاریان پێ بگایچێک لەوانە ئاوە کە زۆر گرنگە و سەرچاوی ژیانە بەڕاستی لە ڕێگەی لێدانی بیری ارتیوازیەوە ئەم ئاوەدابی نەکرێیان پێشنیازی جەنابتان چییە؟ سەرەتاوەکو پلانێکی هەنووکەیی لەوانەیە پەنا ببردرێت بۆ هەڵکەندری ڕێژێک لە بیر تاکو ئاوەدانی هەشتی حەسارۆکی تێدا بکرێت. بەڵام ئێمە وەکو ئاوی ژێرزەوی پێمان باشە کە پلان دابنرێت پشت بە ئاوی ژێرزەوی لەو ناوچانە نەبەسرێت چونکە ئەم ناوچانە لە ڕووی تۆپۆگرافیە ناوچەیەکی بەرزە پێشبینی دەکەین ئاو بە شێوەیەکی خێرا لەو ناوچانەدا بەزێت بۆیە پێشنیار دەکەین هەڵکەندنی بیرەکان بە شێوەیەکی کاتی بێت بەڵکو پلان دامدرێت کە ئاوی زەی گەورە بە شێوەی پەمکردن لە ڕێژەی پرۆژەکان بگەیندرێتە ئەو ناوچانە و لە جیاتی بیرەکان پشتی پێ. زۆر باشە پرۆژی ئیفراستچوار کە هێشتا دەستی پێ نەکردووە بەڵام لە ماوەی ڕابردوو چەند جارێک دانیشتن هەبوو ئەتوانرێ لە ڕێگەی پرۆژی ئیفراستچوارەوە ئەو بگەێنرێ بە زەویەکانی هەشتی حەسارۆک. بەڵێ بێگومان ئەو پرۆژەی سواری ئیفراز ئەوە وەکو باوەشێک دەبێت لە شاری هەولێر بە کاملی دەگرێتەوە خۆی دەتوانێت لە دەورەی هەولێر بسوڕێ و هەموو ئەو شوێنانێک کە بەرزن کە ئاوی ژێرزەوی بە شێوەیەکی خێراتیاندا دەبەزێت ئەم پرۆژەیە دەتوانێت خەرەبۆیان بکاتەوە بە ئاوی سەرزەوی. هەر بۆیە یەکێک لە جێگرانی پارێزگاری هەولێر بۆ کاروباری ئیداری ناشارێتەوە کەوا ئەرکی سەرەکی ماستەر پلان دەبێت دابینکردنی ئاوی خاوێن بێ بۆ شوێنە دوورەدەستەکان و ماڵی هاوڵاتیان. جارێکتر لە نوێ و ماسەرپلانی شاری هەولێر دادەندرێت لە هەموو ڕۆیەکانەوە لە ڕووی نیشتە جێبوون لە ڕووی پیشەسازی و لە ڕووی گەشت و گوزاریەوە لە بوارەکانی تر. بۆیە ئەوەی کە ئێمە دەبینین بە پێی واقع حالی شاری هەولێر کە ڕۆژهەڵاتی هەولێر زیاتر بۆ مەبەستی نیشتە جێبوون دانراوە بەرەو ڕێگای شەقڵاوە شوێنی با بڵێن گەشت و گوزاریە بەرەو ڕێگای مەخمور و دووسایدی مەخمور بابەتی پیشەسازی و کارگەکان نەوێن دەرەوە جێیان کرایتەوە لە هەمان کاتیشدا بەرەو ڕۆژ ئاوای هەولێر کە دەکاتە بۆ قەزای خەبات ئەوە تاوەکو ئێستا دەتوانین زەویەکی زۆر لەبەردەستی هەم سەرۆکاتی شارەوانی هەولێر و بەڕێبەراتی گشتی شارەوانیەکان و
وەزارەتی کشت و کاڵیشماوە کە دەتوانین سوودی لێ وەربگرین بەرەوزێ بەرنامە چۆن دەبێتن ماستەر پلان بە شێوازێک دەبێت فراوانبوونی شار لە هەموو ڕۆیەکانەوە بە شێوازێک دەبێت بۆیە لە هەمووشی گرنگترەکەوەی ئێستا ئێمە کێشەمان هەیە کێشەی ئاوە ماستەر پلانی هەولێر دەبێت بەو ئاراستەیە بێتن کە تۆ بتانی بە زووترین کات و بە کورتترین مەسافەت و ئاوی خواردنەوە بگەینی بەدەستی ئەو شوێنانەی کە نیشتە جێبوون و هاوڵاتی تێداژی بۆیە من پێشببینی ئەوە دەکەم نیشتە جێبوون بەرەو قەزای خەبات و یان بەرەو ڕۆژ ئاوای هەولێریش فراوانبوونی بەخۆبوونی لە ساڵانی داهاتوو لێرە لە بەڕێوەبەرایەتی گشتی نەخشەدانانی ئاوەدانی کە سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە بەشدارین لە کۆبوونەوەیکی هاوبەش لەگەڵ نوێنەری ئاژانسی جایکا و ئەو بەرپرسانەی دیکەی بەڕێوەبەرایەتیەکە وا دیارە بە وردی هەموو داتاکان تۆمار دەکرێت بۆی بزانن لە مودووە کام سێکتەر و لە کام شوێن و بە کام شێواز دەبێ بایەخی پێ بدرێت ئەوەی لە 2009 دانرا وەک پێویست جێبەجێکرا ئەوی لە 2009 دانرا طبعا لە 2009 دۆخی هەرێمی کوردستان بە شێوازێک بۆ کاتێک ئامادەکراوە تقریبا 2 ساڵ و نیوی زیاتر خایەن دۆ کات تا ئامادەکرا و داتاکان کۆکراونەتەوە بەڵام خۆمان دەزانین لە دوای 2009 هەتا ئێستا کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستان ڕوویداوە بۆ نمونە لەلایەنی ئابووری گۆڕانکاری گەورە ڕوویداوە کۆمەڵێک قەیران ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لەلایەنی کۆمەڵایەتی و ژمارەی دانیشتوان پێکهاتەی شارەکانمان زۆربەی زۆریان گۆڕانکاریان بەسەر دەهاتەوە بەهۆی ئاوارەبوونی خەڵکانێک لە ناوڕاست و باشووری عێراق ئاوارەبوونی خەڵکانێک لە وڵاتی سووریاوە لە تورکیاوە سەردانیکردن لە وڵاتانی دەوروبەر بۆ کارکردن لە هەرێمی کوردستان پێکاتی دیموگرافی شارەکان و ژمارەی دانیشتوانیش لە گۆڕانکاریکا بووە کە لە ئاستی تەوقعدانە بوو دەبایە 5 ساڵ جارێک پێداچوونەوەیەک بەلای کەمی پێداچوونەوەیەک و هەموارکردنەوەی بکرێت ئەگەر هیچ قەیرانێکیش نەبێت چکم گۆڕانکاری ئەو 2014 بکرێت ئەبا 2014 بکرێت کە بدایەتی دەستی قەیران دەستی بەڵێ بدایەتی قەیران دەتوانم ئێستا بڵێم کاتی هەموارکردنەوەکە تۆزێ درەنگیشە ئەوەی لە کەرتی تایبەت گوزەراوە لەمە ڕابردوو مۆڵەتدان بۆ هەموو پرۆژەیە بە تایبەتی لە یەکەکانی نیشتەجێبوون خەڵک سەرنجی لەسەرەوە هەیە بەو شێوازە ئاسۆی فراوان بوونە بۆ ئایندەی شارەکان و پایتەختی هەرێمی کوردستانیش گرفت نییە یانە بوو باشترە بڕێکخرێت طبعا ئەوەی هەیە کێشەی کارەبا هەیە دەیانپرسیارێکی جوانە دەستت خۆش بێت طبعا یەک لە بابەتەکانی کە لەو هەموارکردنەوەیە کراوەتە خاڵێکی سەرەکی لە هەموارکردنەوەکە بابەتێکە تۆپیکەکە پێی دەڵێن سستینەبڵەتی یان پەرەپێدانی بەردەوام ئەگەر بە کوردی بڵێن پەرەپێدانی بەردەوام چیانی تۆ دەبێت ئەو شارە بە شێوازێک پەرەی پێ بدەیت لایەنی کۆمەڵایەتی ئابووری ژینگەیی لە بەرچاو بگیرێت کۆمەڵێک یەکەی نیشتە جێبوون بە شێوەی ئاسۆی کەکراون لەم هەموارکردنەوەی ئەوەیە کە ڕەچاوی ئەوە بکرێت کە دەست بە زەویەوە بگرێت بە شێوەیەکی زۆر کارامەتر بتوانرێت بەکار بهێنرێت پرۆژەکە 30 مانگە تاکو مانجی 11 2024 5 مانگ 6 مانگ جارێک ئەو لیژنەیە لە هەر فێسەچی کارەکان خۆی ئەنجامدا راپۆرتەکان و نەخشەکان ئامادەکە دێخاتە بەردەمی لیژنە باڵایکە لیژنە باڵەکە بڕیاری خۆی لەسەر داتن ئیتر کە دەگاتە کۆتایی پرۆژەکە هیچ فەرمانگە وەزارتە گلەیی وەی نابیتن کە ئەو راپۆرتانی ئامادەکە ئەو نەخشانی ئامادەکرایە بێبێ سەرنجی و تێبینیوان کەواتە ئۆڕێدی ئەمە لە هەر هەنگاوە کە پەسەند کرایە ڕایوان وەرجێ لە کۆتاییدا ڕەخنە نابیتن تەنها شەرعیەتدانە بە پرۆژەکە. تیمەکانی نەخشەدانانی ئاوەدانی و ئاژانسی جایکا سەردانی بەشێکی زۆری بەڕێوەبەرێتیەکان و وەزارەتەکانیان کردووە داتای ورد و پێشبینی بۆ داهاتوو باسکراوە و کۆکراوەتەوە. مەشروعی ماستەر پلان ئەو مەشروعایە کە پێویستی زۆر بە کوکردنەوەی داتایە ئێمە دەگەشتمان هەیە لەگەڵ هەموو وەزارەتەکان هەمویان بەتەمانە هاوکار بن لەگەڵمان داتامان پێ بدەن اینجا کە ئەو داتایە هەمووی کو دەکەینەوە داتایەکی زۆرمان لە کو دەبێتەوە دەبێت دەمانەوەی بە شێوەیەکی بڵێن پرۆفشنال بە سیستەمێکی ئەوروپی ئەو داتایە تاسنیف بکەین ئێمەش ماپینگ گاید پێ دەڵێن یعنی بڵێن ڕێبەری نەخشەکێشان ئەم ڕێبەرە بەکاردەهێنین بۆ تاسنیفکردنی ئەو داتایە کە دەستمان دەکەوێت و هەروەها مەسحیشمان هەیە سروەیمان هەیە بۆ ناو شار داتای زیاتریشمان دەست دەکەوێت هەندێک وەرکشۆپی ناو شارمان هەیە خەڵک کۆ دەکەینەوە ڕابوچوونیان وەردەگرین بۆ نمونە بە خەڵک دەڵێن چی کێشەیەکت هەیە لە ناو شار چۆن هەست دەکەی
شار چی بوو بکرێت باشتر دەکرێت. تەنانەت لێرە بە پرۆژێکی زۆر گرنگ بۆ ئایندەی شاری هەولێر ئاشنایان کردم کە بەدەرە لە ماستەر پلان. ئاویش بریتە لە چارەسەری ئاوەڕۆی تەواوی گەڕەک و کۆڵانەکانی شاری هەولێر و چارەسەری ئاوی پیس و دووبارە بەکارهێنانەوەیەتی بۆ کشت و کاڵ. جایکە ئاژانسێکی حکومی یابانیە زیاتر پرۆژەی استراتیجی دەکات لە عێراق و لە کوردستان و تاپان لە زۆربەی وڵاتانیش جایکە لە 146 وڵات کار دەکات لە 96 وڵات ئۆفیسمان هەیە بۆ نمونە ئەو وڵاتانی وەک سووریا ئێستا کە ئۆفیسمان لەوێنیە لەبەر زروف لە ئوردنەوە دامی دەکەین ینی لەبەرەوە لە 146 وڵات کار دەکەین. زۆربەی کارەکانی ما پرۆژەی استراتیجین وەگوتم بنسبەت عێراق نزیکەی بای 7.8 میلیارد دلار مەشاریعمان هەیە لە هەموو سێکتەرەکان لە سێکتەری ئاوەڕۆ لە سێکتەری وزە کارەبا و لە هەموو سێکتەرەکانی کە پرۆژەمان هەیە. تەنها لە کوردستان بە نزیکەی 923 میلیۆن دلار پرۆژەمان هەیە پرۆژەی قەرزی درێژخایەنن کە لە بۆ ماوەی 40 ساڵ حکوومەتی عێراقی دەگەڕێنەوە. زائیدەن پرۆژەی تەکنیکیمان هەیە وەک ماستەر پلان کێک لە پرۆژە تەکنیکیەکانە هەولێر و زائیدەن ئەمە دەوراتمان هەیە دەورات لە بۆ مۆزەفی حکوومەت لە هەموو سێکتەرەکان نزیکەی 10,000 کەسمان نردیتە دەورات لە یابان و لە وڵاتی سێم وەک ئوردن و شوێنەکانی تر. پرۆژێکی زۆر گرنگمان هەیە ئێستا لە مەرحەلەی تەندەرینگە کە ئەو پرۆژەیە تاکە پرۆژەی ئاوەڕۆی شاری هەولێر. ئێستا دەبینین خاستن ئێستا دەبینی بزەبت بەنسبەت ئەو پرۆژە دەبینی ئێستا کۆلێرا بڵاو بیتەوە. سەبەب چییە؟ ئەو ئاوپیستەی کە لە شارەکان دەردەچی بەداخەوە بەبێ پاکردنەوە دەچیتە ناو زەیەکان و ڕووبارەکان و لەو ڕێگایش خەڵکەکی زۆر زراعەتی پێ دەکات. تەبان ئەو ئاوە پیسە سببی ڕئیسی کۆلێرایە کە ئێستا بڵاو بیتەوە. بشینەتی و سەوزانە بۆ ئاوە پیسە بزەبت خۆمان چووینە چەند جارێک بۆ ئاوە پیسە ئەو کەرەوز و ئەو سەوزایە دەکرێت زۆربەی بەوە خەڵکیش دەخوات نازانی مەزدەڕەکەی چیە ئەوەی ئەمە دەیکەین ئەو پرۆژەیە بە تەکنۆلۆژیای یابانی ئەو ئاوە پیسەی هەولێر هەمووی کە دەردەچیت هەمووی پاک دەکەینەوە محەتەی زۆر گەورە دەکەین هەموو ئەو ئاوەی کە لە هەولێر دەردەچیت بە ئاوی قورسەوەش ئەوەی کە بۆن لە تانکەرەکان کۆیەکەنەوە مەبەست دەوەیە ئەو جەلەوە پاش بیر نامینێت ئەگەر پرۆژەکەی مەتەواوی بیری ماڵانیش نامینێت. طبعا بە دوو مەرحەلە دەکرێت ئێستا ئەو مەرحەلە یەکەمەکە لە تەندەرە پرۆژەکە چی لێ دێت ئەو ئاوەڕۆی ئەو شەبەکەی کە هەیە ئێستا ئەو شەبەکەیە دەمینێت بلو ئاوی باران شەبەکەکی تایبەت دروست دەکەین لە بۆ کۆکردنەوەی ئاوی ماڵان ئاوی حەمامات و مەخسەل و ئەو شتانە لەگەڵ ئاوی بیرەکانیش ئیتوالێت ئەم پرۆژێش بەدەرە لە ماستەر پلان ئەوە بەدەرە لە ماستەر جیاوازە بەڵام زۆر گرنگە یعنی ئەو کولفەی بەشی یەکەمی ئەو پرۆژەی 288 میلیۆن دلارە دابین کراوە ئێستا لە مەرحەلەی تەندەرە 2 ساڵە کۆمپانیایەکی یابانی ئیستیشاریمان گرتیە کە ئەوە تەسمیمی نهائیشیان تەواو کردی و تەندەریش کرا شەرتی ئەو پرۆژێش ئەوەیە دەبی کۆمپانیای یابانی تەقدیم بکات تەنفیزی بکات لە بیدایەت لەگەڵ حکوومەتی هەرێم پێیان باش بوو ئەو پرۆژەیە چووکە گرینگە کۆمپانیای ژاپۆنی بێتە کوردستان ئیش بکات لەسەری چووکە تەکنۆلۆژیای یابانی فەرقی هەیە لە جیهاندا ئێستش کاڵی یابان بەتایبەتی خۆم سەردانی پرۆژەکەم کردیە لە یابان تایبەت بە ئاوەڕۆ ینی ئەزمونتانێ خۆتان چونەتە یابان بەڵێ ئەمن هەموو ساڵ بە حکمی ئیشەکە سەردانی یابان دەکەم سەردانی زۆر شوێن دەکەم کە پرۆژەی استراتیجین پرۆژەی ئاوات بینەوە لە یابان سەرکەوتوو بوو نەکسەر بە سەرکەوتوو بووە ئەو ئاوەی کە لەو پرۆژەیە دەردەچیت ئەوان هەتا بە ئۆزۆنیش تەعقیمی دەکەن یەکسەر دەخورێتەوە ئاوەکە ینی ئاوە پیسەکە لە کنەوان ئەوەندە پاک دەکرێتەوە یەکسەر لۆ خواردنەوەش دەبیت بەڵام ڕەنگە خەڵکی ما ئەوەی تەقبول نەکات کە ئاوی ئەو بەس دەکرێت لە بۆ زراعە بەکاربینینەوە دەکرێت لە بۆ داروبارەکان ئاو بدەین ئەو ئاوەی کە ئێستا کەم ئاوی هەیە ئەو ئاوە خاوێنێک کە بۆ ئاودان بەکاردێت ئەو وەختە دەکرێت ئاوەکە بۆ خواردنەوە بەکاربێت ئاوە پیسەکە هەمان پرۆژە لە یابان بە جۆرە خاوێن نەکرێتەوە بە ئۆزۆن کە خەڵکی خواتەوە دەکرێت بخورێتەوە لێرە پلانەکە ئەوەیە کە بۆ کشت و کاڵ و ئاودان و بە نەتیجەش بە پاکی ئەو ئاوەی دەستەوە ناو زێ و ڕووبارەکان ئاوەکی پاک بیت. سەرەتای ئەم ساڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و ئاژانسی هەماهەنگی نێودەوڵەتی ژاپۆنی جایکا لێک تێگەیشتنی پرۆژەی هەموارکردنەوەی ماستەر پلانی شاری هەولێریان بە شێوەی منحەواژۆ کرد لە 12/5/2022 کۆبوونەوەیکی دیکەش ئەنجامدرا کە پایتەختی هەرێمی کوردستان لە ڕێگەیەم پرۆژەیەوە لە ڕووی شارسازی و چەندان سێکتەری گرنگەوە دەخاتە قۆناغێکی نوێی گەشە سەندنەوە.
وارکردنەوەی زۆر پێویست بوو لەبەر ئەوەی ئەو گۆڕانکاریانەوە ئەو پێشهاتانەی کە لە شاری هەولێر کە بە حرەکەتی زۆر سەریع ئەو شارستانیەتی کە زیاتر خان و باڵەخانە و هەموو ئەو کارانەی کە ئەنجام درا لە فراوانبوونی شار پێویستی بە ئەوەی هەبوو کە دەبێ نەخشەی ماستەرپلانی شاری هەولێر هەموار بکرێتەوە بۆ ئەمە بەستە وەزیری شارەوانی و گەشت و گوزار بە خودی خۆی سەفەرشتی ئەم بابەتە دەکاتن لەگەڵ ڕێکخراوی جایکە مەبەستیش ئەوەیە وەک ئاماژم پێکردەوە داڕشتنی ماستەرپلانی شاری هەولێر پاراستنی گشت ئەو بابەتانەیە لە سەوزایی لە خزمەتگوزاری هەتا دواتر بۆ شاری هەولێر بپارێزێتن و بتواندێتن بە شێوەیەک کە سیستەماتیکی لێ دیار بیتن لە ئایندا تاکو ئەو فراوانبوونانەی کە ئەنجام دێتەوە لە ژێر بابەتی ڕێخستنی ماستەرپلانی شاری هەولێر ئەنجام بدرێت. لەگەڵ مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر بۆ کاروباری هونەری سەرنجمان خستۆتە سەر یەکێک لە ماستەر پلانە دێرینەکانی شاری هەولێر کە مێژوەکەی بۆ زیاتر لە 100 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە. وەکدەر دەکەوێت تەنیا چەند گەڕێکێک لە نزیکی قەڵا هەبوون. ئاڕاستی ڕێگەکانی دەرەوەی شاری هەولێریش دیاری کراوە. لە هەمان کاتدا سەرنجمان دەبینەوە سەر هەولێری ئێستا. هەندێک شوێن ئێستا هەندێک گەڕێک دروست کراوە ڕەنگە ئەگەر لەسەر ماستەر پلان باە یان بە جوێرەی ماستەر پلان باە ڕەنگە والی نەدەهات. یعنی وەک نمونەیەکی بچوو بکەم ئێمە هەندێک شار دروستکردن لەسەر کەندە سروشتەکان. ئەگەر ماستەر پلانێکی مەزبوط باە یاخود ئەو ماستەر پلانەی کە ساڵی 2008 دروست کرا دانرا پەیڕۆ بکرا باە ڕەنگە تووشی ئەو کێشان نەدەبن. ئیتر هیوامان وایە ئەو ماستەر پلانە کە دروست دەکرێتن یەکەم هەولێر بەرەو پێش دەچیتن هەموو سێکتەرەکانی تێدا ڕوون دەبێتن چۆنە هەروەها ڕوونیش دەبیتن ئایا ئەو شوێنانی دروست بکەن لەکوێ دروست دەکرێت بۆ نمونە ئەو کەندە سروشتیانە هەیتمان دەبی بپارێزرێن ئایا ئەوە یعنی ئەوەیە قۆناغی هەولێر دەگوێزێتەوە لە شوێنێک بۆ شوێنێشتر ئەوزە نەکرد لەوە لافاوە بۆ نمونە بۆ سەوزایش ئایا ئەو سەوزایانە دروست دەکرێتن چۆن بیتن لەکوێ بیتن بە چ شوێنێک بیتن بە چ ئاراستەیەک بیتن ئەمانە هەموو لەناو ئەو ماستەر پلانە جێگای خۆی دەکاتەوە. دوو تینی گەورە دانرا یەکەشیان لەسەر ئاستی وەکو بڵێن باڵایە کە پێی دەوترێ JCC ئەمە لە مستەوای مدیر عامەکانە لە ئەنجومەنی وەزیرانی تێدای ڕاوێژکاران لە کارەبای تێدایە لە نەخشەدانین تێدایە لە سەرۆکاتی شارەوانی تێدایە لە پارێزگای تێدایە ئیتر هەموو سەکتەرەکانی تێدا کە لە خۆ دەگریتەوە. تیمێکی تر لە خوارەوەی ئەوانە ئیشەکەی دەکەن فعلەن ئەوانە نەتیمێکی ترە بە هەمان شێوە لەو دارە فعلیانەی تێدایە. مدەی ماستەر پلانەکە نزیکەی 3 ساڵە 3 ساڵ تەواو دەبیتن کە تەواوی ئەو کتارە ئەو کاتە ئەو لایەنەی پەیوەنددارن کە باسییان کرد حتمما ئەو ڕاو بۆ چونانەی کە ئەو لایەنانی تێدا بەشدارن لەو شوێنە جێبە دەکرێتەوە. ئاژانسی نێودوڵەتی جایکا لە هەرێمی کوردستان و عێراقدا کۆمەڵێک پرۆژەی ئەنجام داوەکەوە لیستی پرۆژەکانی قەرزی یابانی بۆ هەرێمی کوردستان بەم جۆرن. 1. دووبارە بنیادنانەوەی کەرتی کارەبا لە هەرێمی کوردستان بابڕی 120 میلیۆن دلار. 2. پەرەپێدان و گەیاندنی ئاو لە هەرێمی کوردستان بابڕی 329 میلیۆن دلار. 3. دروستکردنی وێزگەی کار و ئاوی لە دێرەلۆک بابڕی 186 میلیۆن دلار. 4. دروستکردنی ئاوەڕێی کوردستان بەشی یەکەم بابڕی 288 میلیۆن دلار. 5. پەرەپێدان و گەیاندنی ئاو لە هەرێمی کوردستان بەشی دووەم بابڕی 22 میلیۆن دلار. 6. پشتگیری دارایی بۆ بەرهێنان لە کەرتی تایبەت و هاوکاری تەکنیکی. زۆر سپاس بۆ باسکردنی پرۆژە و چالاکیەکانی جایکا لە عێراق و کوردستان. ئێمە زۆر پرۆژەمان هەیە لە کوردستان و عێراق. ڕۆڵی سەرەکی جایکا لە پرۆژەی ماستەر پلانی هەولێر بریتە لە بە ئەنجام گەیاندنی هەموارکردنەوەی ماستەر پلانی هەولێر. بەڵام نەک تەنها ئەمە هەروەها جایکا هەڵدەستێت بە یەکەم جێبەجێکردنی بەرنامەی بەرزکردنەوەی تواناکانی ستافی حکوومەت بۆ پێداچوونەوە و هەموارکردنەوە و جێبەجێکردنی ماستەر پلان. دووەم جایکا کەرەستە و پێداویستیەکانی هەموارکردنەوەی ماستەر پلان دابین دەکات و پاڵپشتی پەرەپێدانی میکانیزمی هەموارکردنەوە و جێبەجێکردنی ماستەر پلان دەکات. جایکا تەنیا پاڵپشتی لە هەموارکردنەوەی ماستەر پلان ناکات بەڵکو جێبەجێکردنیشی. سێەم
جایکا سوود لە ئەزمون و زانیاری پێشکەوتوی یابانی دەبینێت لەم پرۆژەیە چونکە جایکا پرۆژەی هاوشێوەی هەیە لە زۆر وڵات لە سەرانسەری دنیا. تیمی شارەزانی ئاژانسی جایکای یابانی گفتوگویان دەست پێ کردووە لەگەڵ تیمی حکوومەت لەسەر ئەم بابەتە و لە ئێستادا ئەم سێکتەرانە لەخۆ دەگرێت. یەک ئاوی باران و کۆنتترۆلکردنی لافاو چونکە لە هەولێر چەند جارێک لافاو دروست بوو. دوو هاتوچۆی گشتی. سێ پیشەسازی و گەشت و گوزار و کەلتور. چوار بەکارهێنانی ئاوی ژێرزەوی. پێنج چارەسەری ئاوەڕۆ. شەش چارەسەری زبڵ و خاشاک و ژینگەپارێزی. حەوت کەلەپور چونکە قەڵای هەولێر و ناوشار زۆر شوێنێکی گرنگە بۆ پەرەپێدانی گەشت و گوزار.